3 ساڵ بەسەرکردنەوەی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە قەزای چەمچەماڵ تێپەڕ دەبێت. بەو بۆنەیەوە بە ئامادەبوونی سەرۆکی دەستگای بەخشین و ژمارەیەک بەرپرسی حکومی سنوورەکە مەراسیمێک بەڕێوەچوو. لە 4ەم ساڵی کارکردنیدا کۆمەڵگای پزیشکی بەخشین بڕیاری داوە ژمارەیەک بەش و پسپۆڕی نوێ بکاتەوە. ئێمە پشیوان بەخوای پەروەردگار لە پلانی ساڵانی خۆمانە بۆ ئەم ساڵی 2022 ئینشاڵڵا بەشی تازەمانە بێت و کاریمان لەسەری کردووە و ئامێری تازەمانە بێ بە شێوازێکە بەشێک لەو ئامێرانە لەو جۆرن کە لە شارۆچەی چەمچەماڵە لە کردی تایبەت و لە کردی گشتیان نییە بە ئومێدیەوەی کە بتوانین ئەو بۆشایە پڕکەینەوە. ئینشاڵڵا لە چەند هەفتەی داهات و مانگی داهاتوە ئێمە هەندێک بەشی تازە و پسپۆڕیمانە بێ خوا پشتیوان بێ. ئێستا ئێمە وێ ڕایەوەی کە نەخۆشخانێکی گەورەمان هەیە وەکو بەخشین لە شاری سلێمانیە 4 کۆمەڵگای پزیشکیشمان هەیە کە یەکیان چەمچەماڵی خۆشەویستەوە 3 ساڵی بەڕێ کردو پێێنێتە ساڵی 4ەمیەوە و نۆرینگەمان هەیە لە شاری کفری و شارەکانی کە ئێمە سلکی تەندروستی سلکێکی گەورەیە لە دەستگای خێرخوازی بەخشین و بەرنامە پلانی تایبەتمان بۆی هەیە پشت بەخوای گەورە لە شار و شارۆچکەکانی ترە بەتایبەتی لە پایتەختی هەرێمی کوردستاندا و لە شاری کەرکووکی خۆشەویستدا و ئینشاڵڵا لە شارەکانی کەشا. هەر یەک لە قایمقامی قەزای چەمچەماڵ و بەڕێوبەری تەندروستی قەزاکەش کە ئامادەی مەراسیمەکە بوون وێڕایەوەی پشتگیری و پشتیوانیان بۆ کۆمەڵگەی ناوبرا و دەربڕی خزمەتی بەرچاوی کۆمەڵگەکەیشیان بە خەڵکی ناوچەکە بەرز نرخاند. بڕوام بەوەیە کە کەرتی گشتی بە تەواوی ناتوانێت خزمەت گوزاریە گشتەکان پێشکەشکات و بە تایبەتی کەرتی تەندروستی بۆیە پێویستە گرنگیدان و پێویستە پشتگیری بەو کەس و بەو گروپ و بەو کەسانە بکەین کە دێن خزمەت بە سنوورەکەەکە. کەرتی تەندروستی لە قەزای چەمچەماڵ چەند ساڵێک بەر لە ئێستا زۆر لە دوا بوو بەڵام ئێستا شکر بۆخوا هەم کەرتی گشتی و هەم کەرتی تایبەت تەواوکەری یەکترن و هەنگاو بە هەنگاو خزمەت دەکەن. هەر یەکەم ڕۆژ بەڵێن و پەیمانی ئەوم پێدان بۆ بکردنەوەی ئەم کۆمەڵگایە هاوکاریان دەبین پشتیوانیان دەبین. پاڵپشتیی باش بوو بۆ کەرتی تەندروستی چەمچەماڵ و خەڵکیی زۆر ڕۆژانە سەردانی ئەم ماڵبەندا ئەم کۆمەلگایەکەن بە حکومیەوەی کە نرخی بینینی نەخۆش لێرە لەیان پزیشکەکان و کەمترە لە چاو عادە تایبەتەکانەوە بۆیە لۆدێکی زۆری لەسەر نەخۆشخانەکانی ئێمە لەسەر بنکە و مەڵبەندەکانی ئێمە بەڕاستی کەم کردوێتەوە لە هەمان کاتە ژمارەی زۆر کارمەدی تەندروستی ئەوانی کە دانەمەزراون لەم کۆمەلگانەدا ئەمەزرێن بۆی ئێمە وەکو تەندروستی بە شێوشی گشتی چ لە ئاسی چەمچەماڵ و چ لە ئاسی وەزارەت و بەڕێبەراتی گشتەکانە پاڵپشتی ئەم جۆرە کۆمەلگایانەمان کردووە. لا ئێستادا کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە 7 بەشی جیاواز و نۆ پسپۆڕی پێک هاتووە. لە کۆمەلگاکەدا هەلی کار بۆ زیاتر لە 60 پزیشک و دەرچووی بەشە پزیشکیەکان ڕەخسێنراوە. بە هۆی ئەو داشکاندنانەی کە لە بەشە جیاوازەکاندا کردوویەتی مانگانە بڕی 40 تا 45 ملیۆن دینار بۆ هاوڵاتیانی سنوورەکە دەگەڕێتەوە. ئەمە جگەلەوەی لەسەر جەمبۆنەویادەکاندا ئۆفەر و هەلی تایبەت پێشکەش دەکات. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.